بینەران و بیسەرانی بەڕێزی رادیۆ دیالۆگ سڵاتان ئەرز دەکەم بۆ بەرنامەیەکی تریش هاتوینەتەوە خزمەتتان. دیداری ئەم جارەمان لەگەڵ بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە دەبیرەوەلی کۆمەڵەیە. پێمان خۆشە لەسەر وەزیەتی ئێستای ئێران و کوردستان و هەروەها ئەو ئاڵۆزیەی کە لەم دوایانە لەناو حزبی کۆمونیستە پێشهات قسە باسێک بکەین. هیوادارم بەرنامەکە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە سڵاوت عەرز دەکەم، زۆر بەخێر تەشریف بێرن. زۆر سپاس و سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانتان. زۆر مەمنون. کاک ئیبراهیمیان، وەزعیەتی لە ئێران و دەسی پێ بکەین وانە بارودۆخی ئێران زۆر ئاڵۆزە، ئاعترازاتێکی زۆر، ناڕزایەتیەکی زۆر لە هەموو شوێنێک بینرێەوەوانە. وەزیەتی ئێران چۆنە بینن؟ فاکتۆر تازەکان، فاکتە نوێیەکان، ئاڵوگۆڕەکان چیمان پێ نیشانەدات؟ هەروەکو ئێوەش فەرمووتان، ئێران لە سەرجەم جمهوری ئیسلامی ئێران لە قەیرانێکی قوڵدا لە هەموو بابەتێکەوە. تایبەتمەندی ئەم دەورەیە ئەوەیە کە هەموو قەیرانەکان بە لوتکەی خۆی گەیشتون. یعنی کۆماری ئیسلامی ئێران لە قەدیمەوە هەر بە قەیران ژیاوە، لە قەیرانێکەوە بۆ قەیرانێکی دیکە هەموو جۆرە قەیرانێکی تاقی کردێتەوە، بەڵام ئەم جارەیان تایبەتمەندەکەی ئەوەیە چاو لە هەر کامیان دەکەی گەیشتۆتە ئاستێک کە ئیتر سەر لێوارە. مەسەلەن بۆ نمونە قەیرانی ئابووری، قەیرانی ئابووری لەوە دەرچووە بڵێن کارخانە تعتیل دەبێ و کارگەر بێکار دەبێت، ژێرخانی ئابووری خەریکە وێران دەبێت، وێران بووە، بەرق بە ئەندازەی کافی نییە، ئاو بە ئەندازەی کافی نییە، ژینگە وێران بووە. لە هەموو بوارێکەوە ئیتر ئینسان هەست پێ دەکات کە مەجالێک نەماوە بۆەوەی لەوە قوڵتر بێتەوە، لەوە حادتر بێتەوە. اینجا خۆیان مەسەلەن ڕێگا چارەشیان نییە، فەرزکە بۆ قەیرانی ئابووری سیستمێکی وەها گەندەڵیان پەروەردە کردووە و لە ناو گەندەڵیەکی وەهادا دەژین کە هیچ چەشنە پارە و پوڵێکی کتوپڕیش کە دەستیان کەوێ نەتەنیا عیلاجی مەسەلەکەیان بۆ ناکە، بەڵکە حتا بگرە لە کورتماوەشدا بێ قەیرانەکانیان قوڵتر دەکاتەوە، هەر پارێکش بێتە ناو ئەو سیستمە گەندەڵە هەر ئاوای لێدێ لە هەموو زمینێکدا. مەسەلەن ئەوە لە زمینەی ئابووریدا، لە زمینەی بحرانی دەرەچیدا ئەوە وەزعیانە لە عێراق، ئەو وەزعیانە لە لوبنان، ئەو وەزعیانە لە یەمان، لە هەموو شوێنێک لە پاشەکشەن و ئیتر نەک هەر دەگەڵ دەسەڵات و ئەوانە بەجێ خۆی، بەڵام دەگەڵ کۆمەڵانی خەڵکی وڵاتانش بوونە تەرەف. ئەوە لە لوبنان تەماشا دەکەیت چ پەتپەتێن بە عەکس و تەسویر و پەرچەمی کۆماری ئیسلامی ئێران دەکەنەوە، لە عێراق کۆنسولگەریان ئاوەرتێ بەردەنەوە، لە یەمەن حتا کێشە پەیدا بووە لە بینی لە نفوزی جمهوری ئیسلامی لە یەمەن و لە پاشەکشەن. کولەن لە هیچ شوێنێک نابینی کە جمهوری ئیسلامی لە ئاستی منتەقەیدا کە زۆری حساب بۆ دەکرد و پێوە بۆ ئەمنیەتی داخلی و لە ڕێگادە پارێزرێ لە هیچ شوێنێک ڕەونەقی لە کاریدانێ لە رابطە لەگەڵ دنیادا و مەسەلەی مزاکراتی بەرجام و ئەوانەشەوە بەجێ خۆی کە قەتعەن ئەوەی کە تا ئێستا تووری کێشاوە و لێ دەکۆڵنەوە فقط مەسئلەی فۆرمۆلی سازشەکەی دەنا لەگەڵ نەفسی سازشەکە قسەیەکیان نییە و درەنگیا زوو لەوەشدا خۆی نیشان دەدا. ئەوەش بەلاخەرە قەیرانێکە چووکەوان مودەتها بەوە ژیاون کە بەرامبەر بە غەرب و ڕۆژاوا و ئەمریکا و هەمووانە مقاومەت دەکەن، ئەو مقاومەتەشان لە ئاستانەی تێکشکاندایە. ئەوانە هەمووی لە پاڵی دانە مەسەن تووشی قەیرانی ئیدۆلۆژیکان لە نێو خۆیاندا، قەیرانی ئیدۆلۆژیکی ئەم ڕژیمە زۆر قوڵتر لەوەیە، لە زۆربەی بنەماکانی فکری و بیرروباوەری خۆیان وردە دەکشێنەوە، ناچارن بکشێنەوە و نەتاب لە خۆیان نیشان دەدەن لە زۆر زمینەدا، لەەوە کە بڵێ ژن دەچێتە وەرزشگای فوتباڵ و تا ئەوەی کە حجاب شل دەبێتەوە و تا زۆر شتی کە هەموو ئەو پەدیدانەی کە ئەوان بە حرامیان دەزانی ئەمڕۆ خەڵک پێشێلی دەکاوە بە ئاسانی و ئەوانیش ناچارن تەمکینی پێ بکەن. بحرانی تووشی بحرانێکی ئەوە هەن قەیرانی دەسەڵاتیان هێن لێ خۆیاندا، ئەوەش هەر بە لوتکەی خۆی گەیشتۆ
تۆ تەماشا دەکەی هەموو بازنە هەموو ئەوانەی کە بنەوعێک ڕۆژی لە ڕۆژان هاوپەیمانیا بوون هەروە وردە چوونە کەنار و بازنەی دەسەڵات هەتا هاتووە چکۆڵەتر بۆتەوە و بزگەلەوە عادەیەکی زۆری شاهاوسەندە پیرن پێیان لە لەبی قەبرە بۆیە لە لەحاظ ینی دەسەڵاتیشەوە تووشی ئەزمەیەکی قوڵ هەن هەمووی ئەوانە لەلایەکەوەیە اعتراضات و ناڕزاتی خەڵکیش ئەوەش بە لوتکەی خۆی گەیشتەوە ینی بەڕاستی دارە قسەکردن لە باسی ژیانی خەڵکو و ئەو کارەساتی کە بەسەر بەڕێچوون و ژیانی خەڵکاتەوە زۆر جێگایێرە نییە هەموو کەس ئەوە دەزانیە بەڵام واقعێتەوەی ئەم وەزعێتەوە مبارزە و خەباتێکیش کە بۆ اعتراض بۆ وەزعەدەی کراوە دەکرێت پەیوەندی جمهوری ئیسلامی و جەماوەری خەڵکی گەیاندۆتە ئاستێکی غەیرە قابلی هەڵگەڕانەوە ینی وها ینی هیچ مەجالێک نەماوە انتخاباتێک ئێستا ممکنە ڕەونەقێک کە بێ نە خەڵکیش متەوەهم هەیەوانە ئەوانە هەمویان دەستیاندا دەستێک دەڵێم کە ئەو تایبەتمەندی ئەو وەزعی ئێستا ئەوەیە کە ئەم مەترسیانی کە لەسەر کۆماری ئیسلامی بوو یەکە بە یەکە هەمووی گەیشتون بە لوتکەی خۆی اینجا باشە خۆ ممکنە پرسیار ئەوە بێ کە وەزعەکە بەرەو چۆ دەڕوە کە دەزانم پرسیاری ئەوەیە بە بڕوای من ئەم وەزعیەتە ناتوانێت گۆڕانکاری بە شوێنەوە نەبێت ناتوانێت گۆڕانکاری بە شوێن نەجا و گۆڕانکاریە من ناڵە بەسا بە پۆزیتیو یا بە نگاتیو هەڵدەگەڕێتەوە بە چاک یا بە خراپ ئەوە بەحسێکی دیکەیە بەڵام ئەوەی کە معلومە ئەم ڕژیمە بەم شێوەیە ناتوانێت ئیدامە بدا بە حیاتی خۆی چی لەبەردەمە ئالتەرناتیڤایە کە لەبەردەمێتی مەحدودە بەردەمی خۆیەتی چونکە زۆربەی ئەوانی پێشتر لەبار بردووە ئیسلاح تەڵەبەکانی لەبار بردووە میلی مەسەبیەکانی لەبار بردووە ئازانم تقریبا هەموو جۆرە ئیمکانی و زەرفیەکی داخلی خۆی لەبار بردووە ممکنیش ئەڵبەتە لە بەعزێک لەوانە جارێکی دیکە وەکو زەخیرە داینابن ئیسفادەیشان لێ بکە بەڵام بە دلیلی ئەوەی کە خەڵک ئەم ئالتەرناتیڤانەشی تاقی کردوێتەوە بەرەوە لەوەش ڕووناکاییەک بۆ ئایندەی جمهوری ئیسلامی لەوانە بەدی ناکرێت ممکنە بنیانبی لەوە بکاتەوە دەسەڵاتی ڕەهای نظامی سوپای پاسداران کەسەڕەوەتە دەسەڵاتیان نیوە ڕەها هەیە بەڵام دەسەڵاتی ڕەهای مەلاو ئەوانی تێدا نەبێ ویلایەتی فەقیهی تێدا نەبێ شایدەوەش تاقیکەنەوە بەڵام هەرچی بێ بە شێوەی ئێستا ئێدامەی دەسەڵاتیان بۆ نادرێت خب کەوایە بۆچی لەسەر کارماونەوە بۆچی ئێستا یەکیانەوە کە ڕاستە کە خەڵک مەرعوبی جمهوری ئیسلامی نین وەکو جاران بەڵام سەرکوت کاریگەری خۆی هەر هەیە لە مقابل قەهر و سەرکوتی ڕێکخراوەوە کە جمهوری ئیسلامی بەکاری دێنێ لە مقابلدا سازمان و ڕەهبەریەکی ڕێکخرا و وجودی نییە کە بتوانێت بەتەوری بەرنامەوەدا ڕێژرا و لە کات و شوێنی گونجاودا هێزەکانی جمهوری ئیسلامی زەمینگیر بکە بزانێت لەکوێ دەبێت حەملە بکە لەکوێ دەبێت پاشەکشە بکە لەکوێ دەبێت دیفاع بکە ئەمانە ئەمە بە ڕەهبەریەکی منسەجم و ئەوە دەکرێت لە بەرابەر قەهری سازماندراودا قەهری سازماندراوی ڕێژیم متەقابلەکەی نییە بۆیە دەتوانین بڵێن تا حدێک کاریگەریە ئەوەی چێ لە دلایلەکەیتی ئەلبەتە ئەوەشتان پێ بڵێم نیشانەهایەک دیتراوە من پێم وایە کە لە داهاتوودا زۆرتری شاهدی دەبین کە جمهوری ئیسلامی ناتوانێت وا بێ پەڕوا خەڵک بداتە بەر دەسڕێژی گول لەو بیان کوژێ نەک لەبەر تەنیا لەبەرەوە ئینعکاسی جیهانی ئەو نوێشتەکەی لەبەرەوە ریزەکانی خۆشی ئەو کارە بۆیان ئاسان نابێت تا حدێک ئەوە ممکنە بەڵام بالاخره سپای پاسدارانە ئارتەشە دەستگای ئەمنیەتی ئەوانە هەمووی لە مەحەلەدا دەژین لە ناو شاردا دەژین لاو گەڕەکا دەژین چاوێن لە چاوی خەڵکەوەیە خزم و ئاشنا و دۆست و برادریان هەیە کەسیان هەیە لە ناو خۆپیشاندەران و ئەوەدا ئەوە تا حدێک جمهوری ئیسلامی خۆشەوە دەزانێت تا حدێک قودرەتی فەرمانی نازم ئاتەش بە اختیار و شەرم چۆرم ناپارێزم بدات ئەوەش مەحدودیەتی بۆ دروست دەکەوەی دەرهەر حاڵ دەمێ بڵام ئەگەر قسە لەسەر هۆکارە ئەمە یەکێک لە هۆکارەکانێتی دووهەم قودرەتی مانۆری ڕێژیمە کە هۆکاری مانەوەیت قودرەتی مانۆری ڕێژیم ینی هەوڵ دەدا خۆی لەگەڵ شرایط و بارودۆخ بگونجێنێ ئەم ڕێژیمە لەگەڵ هۆشدا کە ڕێژیمێکی ئیدئۆلۆژیکی مەذهەبی چەق بەستووە لە ڕواڵەتدا بەڵام لە واقعدا
قدرەتی ئەو توانای ئەوەی لە خۆیدا پێکهێناوە کە مەحدودیەتەکانی ئیدۆلۆژیک نەکات بە ڕێگر و خۆی لەگەڵ بارودۆخ بگونجێنێ ئەوەی کە ئەوان خۆیان پێی دەڵێن سازشی قارەمانانە یا زۆر پاشەکشەی مەسلحەتی یا ئەوەی کە مەسەبیشی ئەدا پێی دەڵێن تەقیە هەمووی ئەوانە دەستیان داوەتە دەزیەک و کۆمەک دەکا بەوەی کە جمهوری ئیسلامی بۆ ماوەیەکیش درێژە بە حیات خۆی بدا بەڵام هۆکارێکی دیکە و ئەوش هۆکارێکی زۆر مهمە پرژوبڵایی ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنی ئێران لەگەڵ ئەوژاس زۆر متەنەوعە ولی زۆر ناڕێکە زۆر گرایشات و مەیلی جیاواز و سیاسەتی جیاواز و کەسایەتی های جیاواز و ئەحزابی جیاوازی کە تەی ساڵها جمهوری ئیسلامیش ئەوەندەی توانیوێتی تەفرەقی خستۆتی نێویان بە شێوەی جۆرا-جۆر لە نێو خۆیاندا بە دەلیلی پێگەی جەماوەری جیاواز پێگەی چینایەتی جیاواز بە پێی دەستێوەردانی دەرەچی لە کاروباریاندا پێی هەمووی ئەوانە زۆرێک پەرژوبڵاویان لە نێو خۆیاندا پێکهێناوە کە ئەو پرژوبڵاویە لە هەمان کاتدا بە ڕادەیەک متمانەی خەڵکیشی بەوان کەم کردوێتەوە و ئەوەژیشی لە هۆکارەکانێتی بەڵام ئەوەی کە لە ئاسۆدا دەبیندرێ ئەوەیە کە كلن دوراني بحراني سياسي او بحران انقلابي بيت هر نوع بحراني سياسي حاد بيتغوري بسرعه ام تشانه بلاي چاك دا يا بلاي خراب دا تارسر دكري يشيك لا هوكاركاني اوي كا جمهوري اسلامي بسلا خلق الاوبوزيسيون دا ترسينه ترساندني خلق الانقلاب استا جمهوري اسلامي دله اوا بخلق دله بتبليغات خوي دەڵێ ئەگەر من نانیشم بۆ تامین نەبووە ئەگەر نازانم حقوقشان کەمە ئەگەر شرایطی ژیانیشان سەختە بەڵام لانیکەم ئەمنیەتتان هەیە ئەوە چاو لە عێراقکەن ئەو چاو لە سووریەکەن ئەو چاو لە یەمەنکەن ئەو چاو لە لیبیکەن بزان چیان بەسەر هاتووە و ئەوە بە تایبەت چینی مامناوەندی کۆمەلگا ئەوە دەترسێنێ لەو واقعیت یعنی ئەوە کاریگەری دەبێت لەسەری ئۆپۆزیسیۆن هێشتا بەباشی نەیتوانی ئەو ترسە لە ناو جەماوەردا بڕەوێنێتەوە بۆیە ئەمانە هەمویان دەستیان داوەدەجێک وە ئۆپۆزیسیۆنیشی لە سوورەتی هێزێکی کارا هێناوەتە دەرێ فعلەن بەڵام بۆیە دەڵم فعلەن چونکە ئەو دەورانی بحرانی سیاسی کە دەست پێ دەکا خەڵک لە موقعیەتی انتخابدا قرار دەگرێت بینی ئەم حزب یا ئەو حزب بینی ئەم جریان یا ئەو جریان و من پێم وایە بە تەجربەیە کە لە ئێران هەمانە لە شۆڕشی مەشروتیەتەوە تا ئێستا کۆمەلگای ئێران کۆمەلگایەکە کە خۆی زوو دەتوانێت لەگەڵ شرایەتی انقلابی و شۆڕش تەطبیق بدا و پێم وانییە بە هیچ جۆری لە جۆرەکان ئەو سەناریۆیانەی کە لە باقی شوێنەکانی دیکە ئێران و جمهوری ئیسلامی خەڵکی لێ ترسێنێ ئەوانە لە ئێران دووپات بێتەوە البته ئەم کارێکیش ئۆتۆماتیک نییە دەبێت ئێمە ئەو ترسە خۆمان بڕێوێنینەوە ئەمە دەبێت نیشانی بدین ئەوەنێ مەسەلەن بۆ نمونە ئێمە لە کوردستان ئەگەر هەر لە ئێستاوە کەسانێک بن یعنی ئەمە کەنە کەسانێک بن شیر و تیر لە چێشن و حسابیەوە بکەن کوێ کوردە و چێ تورکە و کوێ شوعەیە و چێ سونیە و خڕوە و بیزار و خڕوە سونین و ئێمە فڵانین و کرماشان نیوەی پەهمانە و ئەوەیە و ورمێت جەمعیەتی ئاوەیە ئەگە بچینە پای ئەو تەبلیغاتی ناسیۆنالیستی کوێرە کە تەفرەقە لێو خەڵکدا پەرە پێ بدا ئەوە نەکرد ئێمە خۆمان کارێکمان نەکردو بۆ ئەو ترسە لەناو خەڵکا بڕەوێتەوە بەڵکە بەپێچەوانەوە ترسمان دروست کردو خۆمان ئەوە زۆر زۆر مهمە لە باقی شوێنەکانی کردووە عەرەب ئێمە ئەوەی کە پێویستە بۆ ڕەواندنەوەی ئەو ترسە کە زۆر زۆر مهمە وەیشی لە هۆکارەکانی بەسلا تۆزی نامۆبوونی ئۆپۆزیسیۆنە دەگەڵ جەماوەری خەڵک لە تەکەی هەر ئەوە شکاری دەوێت جادەم هەیە بەڵام کە بڵێ ئەم هەمووی ئەوە لەگەڵ ئەوژان بەترسیە بەڵام ڕێگا چارەی هەیە زمینەی ئیجتیماعیەکەی لەبارە دۆستایەتی میلەتان و دۆستاوەتی بەشە جۆراوجۆرەکانی خەڵکی ئێران تاقی کراوەتەوە دەکرێت تحکیم بکرێ و پێی بە خەڵک بکوترێ دڵنیاییەوە ئێمە من ڕێگانادەین یا ئەو سەناریۆ لە کوردستان و لە ئێران دووپات نابێتەوە کوردستان دەتوانێت نمونەیەک بۆ واقعشانەکانی هەیە زۆر سپاس ئەوە وەزعیەتی ئێران وەزعیەتی کوردستان چۆنە بینن ئایا عینەن وەکو وەزعیەتی ئێرانە یا شتەهایەکی تایبەتی تر لە خەبات و مبارزەی خەڵکا لەم دەورە ئێوە ئەیبینن
با تۆجه بەوە کۆمەڵە تاریخەن نفوزێکی گەورەی لە کوردستان بووە. بێگومان جیاوازی هەیە، جیاوازی لە بینی کوردستان و بەخشونەکانی دیکە ئێران هەیە. هیچی لە مهمترین جیاوازەکانی ئەوەیە قەت کۆمەلگای کوردستان بە تەواوی تەمکینی نەکرد بە دەسەڵاتی جمهوری ئیسلامی هەر لە ئەوڵەوە تا دەگا بە ئەمڕۆژ و هەمیشە بەرامبەر بەو دەسەڵاتە جۆری لە مقاومەت جۆری بەرهەڵست ئەوە وجودی بووە. ئەوە خۆی ئاموزشی داوە، ئەو خۆی ڕۆحی دروست کردووە، ئەوە خۆی هێزی سیاسی تەقویت کردووە. ئەو ڕوحی مقاومەتەوەی کە پێی دەڵێن جنبشی کوردستان یا بزوتنەوەی شۆڕژانی خەڵکی کوردستان ئەوە جیاوازیەکە کە ئێمە لە شوێنەکانی کە نایبینین. ڕاستە لە خوزستان مقاومەت بووە، لە بەلوچستان مقاومەت بووە، لە شوێنەکانی دیکە مقاومەت بووە کە مەسەلەی میلیان تێدا مەطرح بووە. بەڵام لە کوردستان لە هەمان کاتدا بزوتنەوەکەی لە هەمان کاتدا کە بزوتنەوەیکی متالباتیشی بووە، داخوازیشی بووە هەرچی، بەڵام لە ناوەڕۆکدا سیاسی بووە، لە ناوەڕۆکدا دژی دەسەڵات بووە، لە ناوەڕۆکدا هەوڵی داوە بۆ ئەوەی کە لەگەڵ ڕەوتی گۆڕانی دەسەڵات خۆی هەماهەنگیکە. ئەوە جیاوازیەکە. جیاوازێکی دیکەی ئەوەیە کە ئەحزابی سیاسی جێکەوتوی تێدایە، ئەستاش بە قسەیان نەکەن، ئێستاش خەڵک لە مەوزعی انتخابدا نەبێ بینی ئەم حزبیا و حزب لە کاتی بحرانی سیاسی خۆڵبوونەوە و پەرسەندنی بحرانی سیاسیدا ئەم انتخابە کۆنکرێت دەکرێتەوە، ئەوە ینی بەدیل دروست دەبێت لە کوردستان. ئەوە هەموو جیاوازێکە. بەڵام لە هەمان کاتدا تا ئەو جگای کە بە مبارزاتی خەڵک مەربوتە بە نەزەری من شتێکی دڵخۆشکەر کە لەم دەورەیەدا ڕوویداوە و ڕوو دەدا ئەو هەمبەستەگیە سەراسەریەیە. مەسەلەن بۆ نمونە بزوتنەوەی معلمان. بزوتنەوەی معلمان خۆ دیارە لە کوردستانەوە دەستی پێ نەکرد، لە شارەکانی دیکە ئێرانەوە دەست پێ کرد، بەڵام لە کوردستان قوڵ بووەوە، لە کوردستان ئاگاهانەتر بووەوە، لە کوردستان سازماندراوتر بووەوە، وشیارەیەکی زۆرتری تێدا بەدی دەکرێت. ئەمە خۆی بە ئێمە دەڵێ کوردستان ئەم 30 ساڵە ئاوی هەست نەکردوێتەوە، ئینسانهایکی پەروەردە کردووە، شەرایطێکی پێکێناوە کە دەتوانێت ببێتە دەرس و ئەزمون بۆ باقی شوێنەکانی ئێران. من پێ وایە ئەوە شتێکی دڵخۆشکەرە، هەرچەند هێشتا بە بڕوای من ئاستی مبارزاتی مشخصی خەڵک بۆ داخوازیەکانیان لە ئاستی مبارزاتی عمومی لە ئێران لە دواترە. ئەو تەمەشا دەکەی ئەو کرێکاران لە جنوب لە زۆر شوێنێک ڕاهان شوێنەکانی دیکە ئێران بە وەسیعیمان دەگرن و داخوازیەکانیشان ئاستێکی باڵای هەیە، یا مثلەن بازنشستەکان ئەخشاری دیکەی معتەرزی ناو جامعە ئەوانە هەمووی معتەرزن، هێشتا بۆ نەو ئاستنێ. بەڵام دەبینی بە بەحزی ئەوەی کە بەشێک لەو مبارزە پلیشکێک لەو مبارزە دێت بۆ کوردستان، لێرە چەندە ئەمیق دەبێتەوە، چەندە گوستریش پەیدا دەکات، چەندە دیاردەی دڵخۆشکەری تێدا بەدی دەکرێت. ئەوە بە بڕوای من شتێکی باشەوە. ئەگەر ئێمە بمانەوێت قسە لەسەر سیاسەتی دو ڕۆژمان بکەین دەبێت ئەو لایەنە تەقوێتکەین. بەڵام بێجگەلەوانە بەڕاستی بە نظری من خاڵی لاوازیشی هەیە. پێم خۆش ئەگەر مەجال بێ سەر ئەو خاڵە لاوازانەش بکەم. خاڵە لاوازەکانی هەڵدەگەڕێتەوە بۆ مێژووی کوردستان. بەڕاستی مێژووی ئەو 30 ساڵە ئاوایە. لە سەرتاوە لەسەر 1950 جنبشێکی تودەیی وەسیع لە کوردستان لە ئارادایە، بە سوورەتی خۆپشاندانی خیابانی، مانگرتن، تعسون و هەموو جۆری ئەترازێکی مەدەنی. بەڵام جمهوری ئیسلامی حەملە دەکا و کوردستان میلیتاریزە دەبێت، کە کوردستان میلیتاریزە بوو و شەڕ و مبارزەی مسلحانە دەبێتە محوەری مقاومە لە بەرابەر جمهوری ئیسلامیدا. لەم دەورەیەدا نەسڵێک لە ڕەهبەران و پێشڕەوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بزوتنەوەی نێوشارەکان و حرەکەتی ئەترازیەکان دێنە دەرەوەی شارەکان و بەهێزی پێشمەرگە ملحق دەبن. بۆ ماوەیەک کوردستان لەو لە حەزەوە بۆشاییەکی تێدا پێک دێت، بۆشایی وجودی ڕەهبەرانێکی مەحەلی کە ئەترازاتی مەدەنی خەڵک هدایەتکەن و نەهێڵن مبارزەی مسلحانە تەنیا سیما و چێهرەی مقاومەت بێ لە کوردستان. ئەم چەند ساڵێکیش کە مبارزەی مسلحانە لە کوردستان ڕەونەقی هەیە، لە ڕەونەقدایە ئەو وەزع هەروە و دەورەی فترەتە هەروە دەگوزارێت و کوردستان تا حدودێکی زۆر لە وجودی ئەو ڕەهبەرانە خاڵیە. کەم کەم وەزعەکە دەگۆڕێ، لەلایەکەوە مخاباتی چەکداری پاشەکشە دەکات و لەلایەکی دیکەوە جارێکی دیکە و دووبارە مبارزاتی مەدەنی و
سەر هەڵدەدا لەوە بگرەکە ئەوەی مانجیمە لە شاری سنەت دەگیر لە شاری سەقز دەگیرێ وردە وردە تەشەنە دەکا بۆ باقی ئەرسەکان و اینجا نەسڵێکی دیکە لە پێشڕەوان و هەڵسوراوانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان دێنە ڕوو جان خەڵ لاوازەکە ئەوەیە ئەم نەسلی تازەیە حزبە سیاسیەکان نیانتوانیوە ئەو نەسلی تازێ باش لەگەڵ خۆیان هەمڕاکەن ئەو نەسلی کە لە حەز تەمەنیشەوە جوانترن لە سەرکردەکان و ڕەهبەرانی سونەتی ئەحزابی دیکە ئەو نەسلی تازەیە بە دەرەجەیەک دەتوانم بڵێم هێشتا نامۆیە لەگەڵ ئەو ڕەوتە حیزبایەتی و ڕەهبەری حیزبی کە لە تاراوگەدایە یا بە هەر حاڵ دوورکراوەتەوە لە وڵات و ئەم شکافە یعنی ئەو شکافە بینی نەسلی نوێی کۆمەلگای کوردستان و ئەحزابی سیاسی ئەو شکافە ناهێڵێ بە باشی هەردووگلا لە ئەزمموی یەکتر کڵی وەربگرن و ئەوە بۆیە وەکو خاڵێکی لاوان دەبیناسین یان لە هەمان کاتدا ئێوە دەبینی کە بزوتنەوەی کۆمەڵایەتی لە کوردستان بنسبەت ڕوولەگەشەیە لە چاو مەسەلەن هێزی چەکدار و خەباتی چەکداری و هەمووانە بەڵام بەو نسبەتە نفوزی ئەحزابی سیاسی هێشتا بەسەر ئەو ڕەوتەدا تەئمین نییە و جۆرەی بێگانەجی و نامۆی لە بیناندا هەیە بەڵام من ئومێدەوارمەوە ینی بە سیاسەتی دروست بە هەڵوێستی دروست ئەوانە لە هونەرمەندان لە نووسەران لە جوانانی پرشور شۆخی انقلابی ژینگە پارێز ژنانی هەڵسوڕاو ئەوانە هەمووی وردە بزانن کە ئەو ئەزمونەی ڕابردووی کوردستان و تەحەزوب لە کوردستان ئەوە خۆی دەستکەوتێکە و ئەو ئاشتبوونەوە کۆمەڵایەتێ دەبێ ئێمە دابین بکەین. زۆر سپاس. کاک برایم ئێوە خۆتان و کۆمەڵە وەکو هێزێکی چەپ ئەناسێنن و لە 40 ساڵە بۆ ئەوە خەباتان کردووەوانە جیا لە کوردستان کە چەپ توانی تا ڕادەیەکی زۆر دەورێکی کۆمەڵایەتی بگێڕێ بۆ لە باقی ئێرانە لە کوردستان دەرچێت چەپ نەیتوانی ئەو جێگە و پێگە دابنێ ئایا بە سەرکوب تەوزیح حەدرێ ئایا مزگەتی خودی چەپ بووە چۆنی ئەبینی بۆچی نەیتوانی بەو هەدەفانەی کە دیاری کردووە بگات مۆفەق نەبووە؟ جارێ من پێم وایە هەموو شکست و ناکامی ئەوەی کە بەدینەهاتنی ئامانجەکان کە ئێوە ئشارەتان پێکرد هەمووی نابێت بەسلات تاوانەکەی بەسەر سەری چەپدا بشکێنینەوە. جارە قسە لەسەر ئەوە نیە هەمووی بێت سەرکوب تەوزیح دەدرێیانە و بەزی خۆی بەڵام واقعیت ئەوەیە هیچ کام لەو ڕەوتانەی کە حزوری سیاسیان هەبووە لە کۆمەلگای ئێران هیچ کامیان وەزعێکی باشتریان لە چەپ نییە. ئەوە تەمەشا بکە ئیسلاح تەڵەب ئەوە ئاوای لێ بەسەرهات میلی مەسەبی وای لێ بەسەرهات مجاهدین ئەوە دەیان بینی لیبراڵ و سەڵتەنەت تەڵەب و هەم ئەواندا ینی هیچ کام لە بەشەکانی ئۆپۆزیسیۆن نەیانتوانیوە ببن بە محور و ببن بە بەردی بناغی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانەی کە ئێستا لە ئێران لە کایدایە و دەبینی ئەو هەموو خەڵکە دەگیری و خەڵکە چێ زیندان بە دەگمەن ئەندامانی ئەو حزب و حزبی تەدایە لەبەرەوە ئەوەی ئەو وەزعێتیش عمومیە نابێ ئیجازە بدەین ئەو وەزعێتی عمومیە تەنیا بە تاوانی چەپ یا بە کەمکاری چەپ بناسرێ. ئەلبەتە بە بڕوای من لێکۆڵینەوە لە ئەوەی کە بۆچی چەپ نەیتوانیوە دەوری خۆی ببینێ لەگەڵ ئەوەشدا کە زاتەن دەبێت پێکڵاوی ئاوات و ئامانجەکانی خوارەوەترین ئەخشاری ئەو کۆمەلگایە بێ کرێکار و زەحمەت کێش و خەڵکی بەشخوراو بەستەم لێکراو دەبێت ئەوە بێ بۆچی نەیتوانیەوە ئەوە خۆی جێگای لێکۆڵینەوەی بەڕاستی بەڵام من فقط دەمەوێت سرنجان بەرەوە ڕابکێشم جار و بار نەک نیەتی ئەوە نییە متمەینە بەڵام جار و بار هەموو ئەو ناکامیانە هەوڵ دەدەن خەنە سەرشانی چەپ کە ئەوە نییە ئەو دلایلەی کە بۆتە هۆکاری مانەوەی جمهوری ئیسلامی ئەوە هەمووی لە مۆردی چەپدا و لە مۆردی ئەوان دیکەشدا کە زۆر وەکو یەک سادقە و هەموو ینی بردوۆتە یەک مۆقعیەتەوە چاگیاخرە بەڵام لەگەڵ ئەوەشدا پرسیارەکەی تۆ واقعیە و دەبێت چەپ خۆی بتوانێت جوابی خۆی پێ بداتەوە با مەسەن لیبرال سەڵتەنەت تەڵەب یا میلی مەسەوی ساڵتەمان جوابی خۆیان بدەنەوە بەڵام چا دەمە جوابی خۆش بداتەوە بە بڕای من لە تاوجێ بە مەسەلەی چەپ هەڵدەگرێتەوە هەم هۆکاری جیهانی هەیە و هەم هۆکاری محەلی هەردووشیان مهمە بەڕاستی تۆ ئەسەن لە ئاسی دنیاشدا چاو لێ بکەی چەپ موقعێتێکی چەپی سازماندراوی ڕادیکاڵی ئەوە موقعێتێکی تەشکیلاتی لەباری نییە موقعێتی کۆمەڵایەتی باشە لەبەرەوە خەڵک
شرافتمەند و ئازادی خواز و بەرابری تەڵەب و ئەوەیە لەسەر نەعەداڵەتی وە جواب دێ نازانم هەموو حرەکەتانی کە بڕۆ ئاسی دنیا دەبینی جەوهەر و ناوەرۆکیەکان ڕادیکاڵ و چەپ بەڵام وەکو سازمان وەکو تەشکیلات بۆچی وایان لێ بەسەرات وەکو ئەحزابی سیاسی کە ئەو بەشێکی دەگەڕێتەوە سەر وەزعی ئێمە تا ئەو جگای کە بە دەلایل عالمیەکەی مەربوتە من دوو دەلیلی کە هەم باستاوی مەحەلی هەیە باستاوی جیهانیم بە نەزەر دەگا کە وایە یەکیان ئەوەیە کە بۆ دەورەیەکی توولانی بەشێکی زۆر لە چەپ یا ئەوانەی کە بە چەپ دەناسران یا جامعە وەکو چەپی دەیناسین گرێدراوی سیاسەتی خارجی یەکێتی سۆڤێت بوون اتحادی شۆڕەوی یا گرێدراوی سیاسەتی خارجی چین یا خۆیان دەگەڵیشی لە قوتبەکانی چەپی دنیادا تەداعی دەکردەوە و ئەوە وردە وردە لە خەڵکەکەی خۆیانی بێگانەکردن بێگانەبوونی ئەوان لە خەڵکەکەی خۆیان ئەوانی لە مەسائلی واقعی ناو جامعەکەی خۆیان دوور خستەوە لەبەرەوە ئەم حزبانە بە دەلایلی فکری و سیاسی خۆیان بیریان لەوە دەکردەوە دەبێت ئەوان خزمەت بکەن بە قوتبی ئەسڵی بە جەمسەری ئەسڵی ئەگەر ئەو جەمسەرە سەرکەوتوو بێ ئەوانی سەرکەوتوو دەبن بەڵام سەرکەوتنی ئەو جەمسەر قەرز بوو مبارزەی واقعی بۆ باشترکردنی ژیان و تێکەڵاوبوون لەگەڵ خەڵکی وڵاتەکەی خۆت نەغد بوو ئەوان نەغدەکان دۆڕان قەرزەکەش بەدی نەهات ئەوە یەک دلیل کە مەسەرەن لە ئێران ئەگە بڵێن ئەوە مانەکەی چۆن مابەیزاکەی چ بوو مابەیزاکەی لە ئێرانەوە حزبی توودە بوو حزبی توودە حزبێکی گەورە بوو حزبێکی بەهێز بوو حزبێکی بە نفوذ بوو خو بە هەر حاڵ هەر ئەرزیابیشی ئێمە لە مەوردی هەمان بێ بە چەپ دەناسرە خەڵک ئاوا قەزاوت خۆ خەڵک نەدەچوو زەڕەبیم بخاتە سەر مەقالەی ئەو یا ئەرزیابی ئەموو ئەو لە لەحاز فکری و سیاسی و نەزەریەوە لێگوداتەوە خەڵک بەناوی چەپ دەیان دەست حزب سازمانی فیداییانی ئەکسەریەت ئەمانە حزبێکی بە نفوذ بوون بەڵام ئەو بەڵایان بەسەر هاتووە سەر جامعە چەپیانە کێنە دەزانین بەس ئەوە یەکێ لە هۆکارەکانی هۆکارێکی دیکە کە ئەویان ئیتر عالەمیە بە بڕای مابێزای ئێرانیش هەیە ئەویش دوورکەوتنەوەی ئەحزابی چەپ لە مبارزە بۆ ئیسلاحات و بۆ باشترکردنی ژیانی خەڵک ئەوان ئەو ئەحزابە ئەو عەرسەیان بۆ سوسیال دموکراتەکان بەجێهێشت و تەنیا وعدەیە کەدایان بە خەڵک ئینقلاب بوو ئینقلابیش بەدی نەدەهات یا ئینقلابیش بە ئەندازەی کافی خەڵکیان لێ ترساند بوو نمونەی اتحادی شۆڕەوەیان بۆ دەهێنانەوە نمونەی شوێنەکانی دیکەی کە دموکراسی نەبوو سەرکوب بوو ئانیان بۆ دەهێنانە خەڵک کرێکار و زەحمەتکێش ڕەغبەتێکی نەدەکرد بەوەی کە بکەوێتە شوێن ئەو ئالتەرناتیوانەیە لەبەرەوە خەڵک لە خەڵکیان لە ئینقلاب ترساندە بوو لە هەمان کادا بۆ باشترکردنی ژیانیش ئەرسیان بۆ سوسیال دموکراتەکان بەجێش بوو لێرەدا کاراییان لەدەستدا بوو یعنی ئەگەریش تەنانەت لێرە و لەوێ باسێک لە ڕفۆرم و لە ئیسلاحات دەکرا وەکو نەردیوانی تەرەقی خۆیان حسابیان بۆ دەکرد وەکو هەدەفێکی دەرخود کە دەبێت مهمە و دەبێت نانی بخێژیانی خەڵکەوە دەبێت لە هەر لەحزەیەکدا حزبێکی مفید بی حزبێکی بەکەڵی بی ئەگەر هەتا ئینقلاب نەکرابێ دەبێت ئینقلابی بی ئەگەر ئینقلابیش نەبێت دەبێت ئینقلابی عمل بکەیت ئەمان ئەوانە لەبیر بردەوە و سوسیال دموکراتەکان گرەوەکان لێ بردنەوە ئەوان وتیان ماروماریان پێنیشاندان و نفوزیان پیدا کرد بۆیە بە بڕوامی لە ئێرانی شەهر وایە لە ئێرانیش نەقشی هەیە مەسەلەن فەرزکە ئێستا ئەمە دەڵێن بزوتنەوەی متالباتی مهمە خۆ مانایەوە نیە جمهوری ئیسلامی پێی رازی نیە مانایەوە نیە پێمان وایە جمهوری ئیسلامی قابلی ئیسلاحە بەڵام دەڵێن بافشاری بۆ بینین کەمتر زیندانی شکنجە بکە بافشاری بۆ بینین زیندانی ئازاد کە بافشاری بۆ بینین ئەگە دەرگای زیندانەکانی نەشکاوە مەرەخەسیش حتا زۆرتر بدە هەرچی لەوە بگرە تا مەسەن کرێکار حەقدەستی ئیزافی دەبێت ئەو حەقدەسە بەدەست بێنێ خۆ دەزانین بۆ حەقدەستەش هیچ ناکرێ خۆ دەزانین ئەوی بە دەستێک لێدا بە دەستی شکە بەتەوە ڕوم و بەگرانیوانە وەری دەگرێتەوە خۆ دەزانین مەسەلەن هەموو ئەو مەحدودیەتانەی کە ڕفۆرمیش دەزانین بەڵام هەرچی بێ خەڵک بزانێ کە ئێمە بۆ ڕاحەتی و ئاسوودەیی ژیانیان هەوڵ دەدەین و بە بڕای من ئەمە زۆر نەخشی بوو لەوەی کە چەپ نەتوانێت ئەو دەورە کۆمەڵایەتی خۆی بەدەست بێنێ ئەو چەپەی کە لە ئێرانە لەژێر تەسیری ئەو چەپی عالەمی و هەموو ئەوانە ئەوە بەوە جواب نادرێتەوە بڵێن ئێمە نەخێر ئێمە لەو ڕۆتانە نەبووین کە تەوهمان بێ بە ئەم یا و قوتبی جیهانی یا ئێمە ڕادیکا یا ئێمە مەسەلەن ڕفۆرمان لەبیر نەبردووە بکردەوە چت کردووە
بەکردەوە وەختی تۆ هەموو ڕۆژێ هەدەفێک دەنێ بەردە خەڵک کە لە توانای خۆیدا نابینە بەراوردەی بکە تووشی ناومێدی دەبێت بنابراین چونکە ژیان شتێکی واقعیە هەوڵ دەدا بەبێت تۆش بۆ هەوڵ بدا بۆ باشترکردنی ژیانی بۆیە بزوتنەوەی متالباتی بزوتنەوە بۆ باشترکردنی ژیان بۆ بزوتنەوە بۆ هەر شتی فەرهەنگی بۆ هەمووی ئەوانە بە تەوری واقعی ڕوودەدا حزبی سیاسی چەپ لێی بێگانێ. بەڵێ زۆر سپاس. من پرسیارەکەم بۆ بوو کە بەڕێستان وەکو نوێنەری حزبێکی چەپ وەکو کۆمەڵە وەکو حزبێکی چەپ خۆی پێناساکە بۆیە وتم کە لە جەنابتان پرسم. با بینە کاکس ئیبراهیم بینە سەر کێشەکانی ناو خۆتان. ماوەی چەند ساڵێک ئەوانەی کە مەسائلی کوردستان و مەسائلی سیاسی تاقیب بکەن نەکەونە دوای ئاگدار بوون ئێوە قەیران و بوحرانێکتان تایە بەداخەوە بە دابران و ئینشعاب منجەر بوو. بۆچی وای لێ هات؟ ئایا نەتات نتوانی پێشی پێ بگرن؟ واقعاً ئەوە اختلاف بوو کە بنە دوو حزبی جیا؟ بە بڕای من نەخێر بە هیچ جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە ئێستا پێی دەکوترێ ئینشعاب یا دیابوونەوە نەمەشروعە نەڕێگە پێدراوە و نەقابلی دەرکە ئەبەرچی لەبەرەوەی کە ئەمەی کە ئەم هاوڕێیانەی ئێمە بە نوانی هۆکاری ئینشعاب باسی دەکەن ئەوە لە لەحاز فەرهەنگیەوە ئەسڵان دەبێ عیبە بێ باسی لێ بکەی دەبێ عیبە بێ باسی ئەوە بکەی بڵێ مەسەن لە ناو ئێمەدا کەسانێکەن لە مۆردی سۆسیالیزمدا ئەوە بیر دەکەنەوە کەسانێکەن کە مەسەرەن بۆ تەشریحی ئیسلامی سیاسی ئەو تێرمە بەکار دەبن کەسانێکەن لە مۆردی ئایندەی جامعەی کوردستاندا تەسەووریان ئەوەیە تۆ وا بڵێن یا هەر خلافێکی دیکەی کە پێی دەڵێن خلافی بەسلا سیاسی ئەوە چه ئشکالی هەیە مادام ئەندامانی ئەو حیزبە لەسەر بەرنامە ڕێککەوتون پەیرە و پرۆگرامێکیش بێکەوە کار دەکەن و لەسەر ئستراتێژیش ڕێگایە کە دەبێ پێدا بڕۆن لەسەر ئەوانە ڕێککەوتون و اختلافێک لەوانەدا نەکوتراوە نییە لەسەر جیاوازی فکری و اختلافی سیاسی و لەسەر ئەم نەوع عشتانە ئەحزابی سیاسی دەزانم لێک جیا دەبنەوە لێک جابوونەوە بەڵام ناڕەوایە لەبەرەوەی لەبەرەوەی ئەمە خۆمان بەرنامەمان داناوە لە بەرنامەی حزبی کۆمۆنیستی ئێراندا و لە بەرنامەی کۆمەڵە بوو دەسەڵاتدارەتی جەماوەریدا نووسیمانە ئەندامانی ئێمە کەسانێکن کە ئەو بەرنامەیان قبوڵە و حازرن کاری بۆ بکەن نەمان کتۆ لەبەر دەرگای حزب دەستگایەکی ئیدئۆلۆژی سنج و ئەفکار سنج قرار دەدەین بزانین چێ چۆن بیر دەکاتەوە نەمان کتۆ کلاس ئازمایشگای مارکسیزممان بۆ کەسدانە ناوە بزانین چێ لەو ئیمتحانە سەرکەوت و دێتە دەریا سەرکەوت و نهاتە دەرێت و تومانە خەڵک کەسێک دەمان ناسێ بزانێ مثلەن ئێمە نەزەریەکانمان فکرەکانمان لە چ سەرچاوەیەک ئەو دەخواتەوە بتومانە مارکسیزم بۆ معنا ئەوە خەڵک دەزانێت تا ئەندازێک بەڵام معنای کۆنکرێتی مارکسیزم عبارەتە لەو بەندانەی کە لە بەرنامەکەماندا گونجاندومانە دەنا ئەوەی کە پێی دەکوترێ مەسە مارکسیزم لە سەدانەوەدی ئەندامانی هەموو ئەحزابی سیاسی چەپ کتێبێکی ممکنە مارکسیان نەخوێنبێت نەخوێندوێتەوە ئەسڵان خودی مارکس ئیدئۆلۆژی ئەڵمانی کێکی لە مهمترین کتێبەکانیەتی 1936 چاپ بوو لە رووسیا لە اتحادی سۆڤیەت یا کاپیتال لە 500 نسخەی نەفرۆشاوە لە زمانی حیاتی مارکسە بەڵام مارکس بە چی دەناسراوە بە مانیفست یعنی بەرنامەی ئیجتیماعیەکەی بەرنامەیەکی ئیجتیماعی کە بۆ هیدایەتی خلافاتی 1950 کرد ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە ئەم کێشانەی نێوخۆی ئێمە بە هیچ حادسەیەک بە هیچ تحولێکی ئیجتیماعی دەرەوەی خۆمان متکی نییە یعنی لە جامعەدا شتێک ڕووی نەداوە کە ئێمە شتێکی حاد ئەساسی دراماتیک ڕووی نەداوە کە ئێمە بەرامبەر بەو شتە حاد و دراماتیکە هەڵوێستی جیاوازمان بێت ترەوە لە ڕابردووە سازمانی ئەقلیە لە ئەکسەریەت جات دەبێتەوە لەبەرەوە جمهوری ئیسلامی هات و سەرکاری یەشێک دەڵێ بیر و خوێنمیشی دەڵێ پشتیوانی لێ بکە حادسەیەک ڕووی نەداوە لە ساڵی 1992 میلادی
جابوونەوەکمان تێدا ڕوویدا بەڵێ شت ڕوویدا جنبشی کوردستان تووشی مشکلێک بوو شەڕێکی 8 ساڵی شەڕ ئێران و عێراق تەواو بوو ئەو شەڕ ئاسەوارەکەشی لەسەر ژیان و کارێمە دەردەکەوت زۆر شتی اجتماعی دەدەرەوە لە نەتیجەی شەڕ و نەتیجەی تەواوبوونی شەڕ ئەو هەمووانە ڕوویدا خۆ ئەوانە تکرێ بڵین کاردانەوەیشی دیاریکراوی لەسەر ڕێزەکانی ئەمە بووە هەرچەند زۆر کە بەوەش متەکی ناکات دەڵێ هەر فکری هەر سۆر دەڵێم پس ناکەوە بەوەش متەکی نییە کە بڵێ ئەوە دێکەوایە دەمێنێتەوە سەروەکە یەکێک بڵێ اختلافی سیاسی ممکنە بالاخره نتایجی عملی دەکە چون بەرنامە بالاخره متەکیە بە نەزەریاتێک زۆر چاکە بە ئەوە لەوێدا ڕەنگ بداتەوە بە کەسانێک بن لە کۆنگرەیەکی حزبیدا بڵێن ئەو دووسێ بەندەی بەرنامە ئەوەش دەکەیت ئێمە عەقیدەمان بەوە نییە شوڕا بێ پارلەمان دروست دەکەی مەسەلەن کەس وای نەکتۆڵبەت بێن ئەوەکی بێن لە بەرنامەدا بیگونجێن کە لە بەرنامەدا کوتومانە حکوومەتی ئاینده ئێران دێ متەکی بە شوڕای یەکێک بێڵێ دموکراسی مهم نیە نابێ یەکێک بڵێ دموکراسی مهمە دموکراسی عملێتی کردەوەی دەمێ بڵم ئەوەش ینی ئاواشی لێ نەهاتوە بێت لە کۆنگرەیەکدا مەطرح بێ ئەو 7 ساڵ دەگوزەرا کۆنگرەش ناگیری لەو بابەتەوە کۆمیتێ مەرکەزی حەزب کۆنگرەش ناکرێت ئەوش لەوێش نەکوتە لەبەر ئەوانە ئەوەی هەمووی ئەوانە کە باز دەکەم ئەلبەتە دەبێت تەوزیحەوە بدەین کە بۆچی وای لێ هاتووە بەڵام هەموو ئەوان نیشان دەدا کە هەر ئینشعابێک ئێستا بەو نەوعە و لەسەر ئەساسی ئەو شتانەی کە دەکوترێ بێ ئەندازە لە حاز فەرهەنگی و دواکەوتوانەیە بێ لە حاز سیاسی و غێرە قابلی دەرکە ئەوە بە کایەکردن بە کەلیمات و بە تۆمار کۆکردنەوە بۆوانە وەڵام نادرێتەوە ئەوە لە لایەکەوە بەڵام ئەگەر ئیجازەم بدەی با بڵام کە بۆچی ئەوە وای لێ دێ لەناو ئێمەدا بۆچی ئەوە وای لێ دێ بە بڕای من چەند هۆکاری هەیە یەکێک لە هۆکارە هەرە مهمەکانی ئەوەیە کە کولەن تەسەورێکی غەڵەت لە حیزبایەتی هەیە تەسەوری غەڵەت لە پێیان وایە ئەوەی کە باسشم کرد پێیان حیزبایەتی لەسەر ئەساسی ئیدئۆلۆژی بنا دەکرێت حیزبایەتی لەسەر ئەساسی ئیدئۆلۆژی بنا ناکرێت حیزبایەتی لەسەر ئەساسی بەرنامە بنا دەکرێت ئەحزاب کۆ دەبنەوە بەرنامە دادێنن پێی بەرنامەیان ئیدئۆلۆژی یا بیر و باوەڕ هەرچی کەیف خۆیەتی لازم بگذەرین لەوەی کە تاوجەیە کە بە ئیدئۆلۆژیش مربوطە من لە افتتاحیەی کۆنگرەی خۆمان وتم ئەو مەسەلەی خراپ حاڵی بوونەوە مبارزەی نەزەریە مبارزەی علمیە مبارزەی دانشمەندان و جامعە شناسانە لەگەڵ یەکتر چەلەنجە لەگەڵ یەکتر بۆ ڕێگای دۆزینەوە بۆ پەرپێدان و گوستەریشی علم و دانش کە ڕاوەستانی بۆ نییە ئەوە بیر و فکری ئیدئۆلۆژیکی چەقبەستوو نییە ئەوە بیری شێوە مەذهبی ئەوی کە پێی دەڵێن مبارزەی ئیدئۆلۆژیک ئەوە جارێ بەجێی خۆی کەەوە سەرچاوی ئەم نەوەشتانە بێزگە لەوانە بە بڕوای من ڕەوازی فەرهەنگی غێرە دموکراتی لەناو حزبدا لەناو ئەحزابدا وایە بەداخەوە ینی بە شێوەیەکی تەبیعی تەبیعیە فەرهەنگی تەبەقەی حاکم چۆتە ناو ئەحزابیشەوە ئەگەر لە جامعەیەکی غێرە دموکراتیک دادەژین لە جامعەیەک دادەژین کە ئازادی های ئینسانی و ئازادی فکر و بیرباوەڕ و بچوون هەموو شتانەوە پێشێل دەکرێت وردە ئەحزابیش تەسیران وەرتۆ لەوەیەکتر لە جیاتی ئەوەی کە بدڵی ئاواڵەوە یەکتر قبولکەن و بەحث بکەن لەگەڵ یەکتر لە نەتیجەی بەحثی سیاسی و اختلافی نەزەری سیاسی ڕفتاری سەرکوتگەرانە لە عەلەی یەکتر دەگرن نەبەر ڕفتاری سەرکوتگەرانە شەوە کەس بگرن بیبەنە زیندان ئەوە کە مەرعوو بتکەن ئەوەی کە فشارت بۆ بێنن ئەوەی کە گرایشت پێ نسبەت بدەن و ناسارت کەن لەوەی کە جارە فعلەن لەسەر تاقچەی دانی تەبلیغی پێوە نەکەی نازانم قسە نەکەی ئەوەش مەرعووکردن ئەو فەرهەنگی غێرە دموکراتیکە چۆتە ناو ناخی ئەحزابی سیاسیشەوە و ئیجازە نادەن بۆ کە ینی فەرهەنگە وایە کە ئیجازە نات پێی وایە ئەگەر ئەوە ڕوویدا ینی شخصەکە خۆشی کەسی عەبی جیاوازیەکە و اعتماد بە نەفسی دێتە خوارێ پێی وایە ئەوە خەریکە خۆی خیانەت دەکا بە ئارمانەکەی نازانی ینی متوەجێنێ بابە خیانەت نییە بە ئارمانەوە تەبیعیترین کارێکە کە دەبێت سوورەت بگرێ و ئەگەر ئەوە نەکرێ حزب چەق دەبەستێ حزب دووگم دەبێ حزب ڕێگا نابینێتەوە هەمووان ئەوش ئیشی لە هۆکارەکانی فەرهەنگی غێر دموکراتی بە نەزەری من هۆکارێکی مهمی دیکەش هەیە ئەویش ئەوەیە ناکامیە وەختێک حزبێک یا تووشی ناکامی دەبێت ئەمرەکەی باش ناچێتە پێشێت وەکو ئەمری ئێمە و هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی وەکو
ئەوەی کە کارمان ناچێتە پێشێ دوو ئەرزیابی توانێ هەبێت یەکێک ئەوە کە شرایطی عینی ئیجازە نادا شرایطی عینی محلی جیهانی مەجموعەیەک شت کە لە تەنیا لە اختیاری ئێمەدانی ئیجازەی نەداوە یەکێکیش ئەوە کە ئەو پاڵدەستێمانەیە کە نایەڵێ سەرکەوی ئەوە تووشی گرایشێکە تووشی فکرێکە کە ئەو فکر و گرایشەی ئەو ناهێڵێ ئێمە بەرەو پێش بچین و ئەگەر ئێمە دائما مێکانیزمێک دروست نەکەین کە سەف ئەو نوع گرایشانە لە ناوخۆیدا تەسفیەکە مێکانیزمی وەلانانی ئەوانەی نەبێ ناچێتە پێشەوە علەتی ئەوەی کە ئێمە مبارزەی دەروون حزبیمان بەو معنای باش نەگرێت پێشێ علەتی وەک پێش نەکەوتین ئەوەی ئەومانە پێشە بنابەرین دەبێت کاریوا بکەین و هەمیشە لە شەیتانێک دەگەڕێن کە گویا هۆکاری ئەو وەزعێتەیە ئەوە هەر ئەو مەسەلە معروفەی فارسیە کە دەڵێ ئەسپادەر سەربالایی هەمدیگەر را گاز میگیرن ئەوەش بە بڕوای منیشی لە هۆکارەکانێتی بەڵام ئەگەر تۆ علەتی ناکامیەکان بناسی تۆ ڕگاچاری بۆ بینەوە بەڵام ئەگەر علەتی ناکامیەکەت لە خۆت دادیتەوە دەکەوێت خۆخۆری و ئەوە شتێکە کە ڕەواجی هەیە لە پاڵ هەموو ئەوانەدا ئیتر ئەو فەرهەنگی غێرە دموکراتیکە جوا دەکا کە اختلافاتی شخصی بەرجەستە دەبێتەوە اختلافات یعنی مواردی هەیە کە اختلافاتی شخصی بەیانی سیاسی پێدا دەکەن مەسنوعەن من دانە بەدانە دەتوانم بۆ ڕۆژی ڕۆژان پێویست بێت نیشانی بدەم کەچی اختلافێکی صرفەن شخصی کە ئەڵبەتە تەبیعیە بینی بنیادەمەکان اختلافی شخصی ڕوو دەدا قسەیان لێ هەڵدەوەزێتەوە دەردۆنجی پێدا دەبێت ئەوە تەبیعەتی ژیانە ئەوە شتێکی سیر نییە بەڵام ئەوەی کە شتێکی سەیرە ئەوەی کە ئەو مثل اختلافی شخصیە بەیانی سیاسی پێدا بکەن ئەمانە هەمووی لەسەر یەک کۆ بۆتەوە هەم ئێمە تووشی ئەو مشکلاتە کرد کە ئێستا تۆ باسی دەکەین و هەم لەناو هەموو هێزە چەپەکانی دیکەش بە نوعێکێ بەڵام بەهەرحاڵ ئێمە یەک خۆشبەختیمان هەیە و یەک ئومێدا ئەویش ئەوەیە کە ئەو لایەنەی ئێمە ئەوانەی ناسیوە بە ناسین ئەو پەدیدانە کەس نابێت نیگرانبەوە تازە دووپات دەبن چون هیچی لە مشکلاتەوەیە دەبێت دەردەکە بناسی کە دەردەکە ناسی ئەوختە ڕێگاچارەشی بۆ دەبینەوە بەرەو ئێمە دەردەکەمان ناسیوە بەرەوە من ئیتمینان دەدەم کە جریانی ئێمە لەو قەزیە سەربەرزێتە دەرێ کاک ئیبراهیم کۆمەڵەوە چوارمین ئینشعابی بوو ئەگەر کەسێ لێت پرسێ ئەو ئیتمینانە لەکوێ دێ هەر بە دەلیلی ئەو ناسینەیە تێکرار نابێتەوە ئینشعابی تر ئایا سبحا ئیمکانی نییە بحرانێکی واتانتیا بە وجود بێتەوە باتەوەجب بە بەرنامەتان باتەوەجب بە ئەساسنامەتان باتەوەجب بە هەموو ئەوە بێگومان تەنیا بەو دەلیلە نابێ بێگومان ئەو ئیتمینانە تەنیا لێرەوە نادرێت بەڵام ئەوە ڕوکنیشی مهمە تا ئەو جگای بە ئێمە مەربوتە ئێمە دەبێت ئیتمینانە لە حەسخۆمانەوە بدەین بەڵام تا ئەو جگای کە بە ئایندەی ڕەوتی چە بۆ ئایندەی ڕەوتی کۆمەڵە لە کوردستان مەربوتە ئێمە هەموو ئومێدمان ئەوەیە گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان ئەگەر کۆمەلگای کوردستان بجوڵێ ئێمە دەزانین ئەو کۆمەلگایە لە دەرونی خۆیدا هێزی چەپی پەروەردە کردووە هێزی چەپ و ڕادیکاڵ لە بنبەر نەڕوە زمینی ئیجتماعیان پەیدا بوو کارگەر هات بۆ مەیدان ژن هات بۆ مەیدان کۆمەڵە خەڵکی باسەوات زۆر بوو شارنشینی گوستەریشی پەیدا کرد بوو هەموو ئەوانە دەستیان دادەزیەک و بیری عەداڵەتخوازی و بیری سۆسیالیزم و بیری ڕادیکاڵ و چەپ لە ناو کوردستاندا پەرەیسەند و بڵاو بووە و ڕیشێکی کۆمەڵایەتی پەیدا کرد ئێمە ئەو ڕیشە کۆمەڵایەتێ ئەومان هەیە و پێی پشتەستوورین ئەگەر ئێمە بتوانین لەو ڕەوتە دانەبڕین و هەموو ئەو هەڵقە زەعیفانەی کە پێشتر باسم کرد ئەو هەڵقە زەعیفانە پڕکەینەوە و ئەو پەیوەندیانە بەرقەرارکەینەوە ئەو وەختە دەتوانین ئەو ئیتمینانە بدەین من بۆیە دەڵێم ئەو ئیتمینان چونکە ئەو زەرفیەتە لە خۆماندا شک دەبین لە خۆماندا لە جامعەشدا شکی دەبین وەکو جریانێکی بەهێزی کە لە ناوەڕۆک لە جەوهەردا چەپە بەشی زۆری ئەو کۆمەلگایە لە ناوەڕۆک لە جەوهەردا حرەکەتی شعاری داخوازیەکانی هەموو چەپە دەبێ ئێمە بتوانین ئەو دوانە بێکەوە متۆربە بکەین دێ بتوانین ئەوانە ئەو کەم و کوڕیانی کە بۆ بەرتەرفی نەخێر مژناڵم ئۆتۆماتیک ئەوە حاصل دەبێت تەنیا بە قەولی من لەو لە حازەوە بەڵام ئەوە یەکێک لە هۆکارەکە یعنی هەموو ئەو ڕێگایانەمان ئێمە بەست دەیبەستین کە سبەینەیە کەسێک بڵێ اختلافی سیاسیم لەگەڵ فلان کەسێ ڕێگام جا دەکەمەوە
دەڵێن اختلافی بەرنامەی چیە یەکێک بڵێ من هەروازیا دەم دەڵێن چ تەحولێک ڕووی داوە چ ڕووداوێک لە جامعەدا هەیە کە تۆ هەڵوێستێکی جیاوازت هەیە بەرامبەری فەرموو ئەوانە نیشان بدە لەبەرەوە وردە و کاری بۆ دەکەین ئەلبەتە دەزانم ئۆتۆماتیک پەیدا نابێ بکەینە فەرهەنگی عمومی ناو حیزبەکەمان ولا عین حاڵە فەرهەنگی عمومی ناو جامعەش من پێم وایە ئێمە لەو قەزیەدا زەرفیەتمان لە هەموو کەس زۆرترە بۆ ئەوەی کە بچین بەرەو پێشوە باشانی بەڕاستی ڕاستە جیابوونەوە ڕوویداوە منەوەتان پێ بڵم جیابوونەوە واقعی ڕوویداوە بەڵام ئێمە کارمان بۆ نێ چێ بچنەوە کار دەکات بەڵام بە ئیتمینانەوە پێ دەڵم 95% تشکیلاتی ئەو بە حزوری هەموو جەماوەری خەڵکی کوردستان کە جویان لە قسانی من هەیە 95% تشکیلاتی ئەمە لە کوردستان بەناوە و بە دەرەوەش بە هەرمی ئەوەی لە هەرمی کوردستانە لەگەڵ ئێمە 75% لە دەرەوە وڵاتی لەگەڵ ئێمە لەبەرەوە ئەو جەریانی ئینشعابی کردو هەر نێوێکی سەرخۆیدانی مهم نییە چونکە ئێمە لەو کۆنگەری ئەخیرا تەسمیممان گرت یەشی لە بڕیارەکانی و کۆنگەرە ئەوە بوو ناوی هەر کەس هەرچی بێت ئەوە نابێتەمان پێوەەر بووە پێوەری ئێمە بۆ هەڵسەنگاندنی پێمان خلافە پێمان نەعەداڵەتیە پێمان نابێ ئەوە بکەن بەڵام ملاحەزەیەک کردیشان کیف خۆیانە بەپێ قاعدەی بازی ئەکسەریەت لە هەر کۆنگەرەیەک لە هەر مەجموعەیەکی تشکیلاتی بە هەر کەس بوو ئەوە ڕعاتی بکە ڕعاتی نەکرد نابێتەمان لەبەرەوە ئێمە لەو بە دواش شەڕ ناکەین لەسەر نێوی ئەموو نێوی ئەو بەڵام کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزب کۆمونیستی ئێران کۆمەڵە ئەو تشکیلاتی کۆمونیستی کە لە کوردستان فعالیت دەکاوەوەی هێزی باڵی چەکداری هەیە لە دەروی وڵات هێزی هەیە لە ناوەی وڵات هێزی هەیە ئەو تشکیلاتە لە سەرجێ خۆیەتی کاری خۆی دەکا و بەستەری ئەسڵی چەپی ئێران کوردستانیشە ئەوە وازەحە بەڵام ئەوە مەزال دەکات مەزال نابەستێ لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژانبی لەوە بکەینەوە هەموو ئەو هێزانێک کە چەپن خۆیان بە چەپ دەزانیات چەپن لە کوردستان بە مانای بەرنامە و بە مانای ڕێوازی سیاسی و بەنای ئەوانیان لێ نزیک بنەوە هەمگرایان بێ و ئەو نەوع تەپوتۆزەی کە لە وەختی ئینشعابەکاندا و ئێستا مەسەڵەن وەکو ئێستا بەرز دەبێتەوە و تەپوتۆزە دەنیشێتەوە و زەمان کات و زەمان باشترین محەکە بۆ دروستکردن بۆ هەڵسەنگاندنی ئەو حەقیقەت. زۆر سپاس من وەکو ئاخرین پرسیارم کاک ئیبراهیم وەزعیەتەکە ئێستا چۆنە لە سوشیال میدیا ئێمە ڕەوایەت هەیە جۆرا جۆرە بینین نیگەرانی هەیەک بە وجود هاتووە لەلایەکەوە خەڵک دەرگیری ئەو هەموو کێشەیە کار نییە کۆرۆنایە بەفر و زمسانە سوخت نییە لەلایەکی ترۆ ئێمە لە سوشیال میدیا ئەیبینین کە زۆر نییە هەمووی بنیتە سەریەک چەند سەد کەس بێ کە خەریکی ئەو بەحسەیە بەڵام هەیە ئەلعان وەزعیەتەکە چۆنە ئایا جیاییەکە کامل بووە کێشە چییە کێشەیەک ماوە تۆ حەل بکرێ جیایەکە کامل بووە دێک حزبێکی دیکانی ئەلام کردووە هەر ناویی لەسەر خۆیان دەرن کیف خۆیان وەکو باسم کرد مازەری ئەسلیمە نیە بەڵە جیابوونەوە سایمە لەواقعدا تەواوەن جیاوازین و هیچ ئیمکانێک بەداخەوە هیچ ئیمکانێک بۆ یەکگرتنەوە بۆ ئەوانە نییە ئێستا قسەکردن لەوە قسەیەکی کۆنە ینی قسێکە زمانی گوزەراوەتە بەداخەوە ئەوە جارێ ئەوەی کە کوتیشم ئەوە ڕوویداوە بس لەلایەکە بەڵام وەکو هەموو جیابوونەوەیکە وردە کێشە هەیە وردە کێشە هەیە دەبێت چارەسەریکەین وردە کێشە ئەویش لە چەند ڕۆژی ئایندەدا دو هەفتەی ئایندەدا حتمما چارەسەر دەبێەوە خەڵکی کوردستان مطمئن و هەروایە چەپەکانی ئێران و کۆمەلگای ئێران ئەوەندە کە دەنگی ئێمە دەبیستن دڵنیان دەکەینەوە کە وردە کێشانە ئاسانە حەلیان مشکل نییە وەزعەکە زۆر نیگەران کننده نییە ڕاستە سوشیال میدیا و لێرە لێ ممکنە بازێک شتی ئاگران نیسمان بکرێ گەورە بکرێتەوە وانە بەڵام بە بڕوای من معزەلێکی جددی نییە و وردە کێشانە چارەسەر دەکرێت لە تەجربەی ئێمەدا و لە سابقی ئێمەدا و لە حساسی مەسئولیەتمان بەرامبەر بە کۆمەلگا و بە ئایندەی و بۆی کە ئەو مەسائلە ئەو دەرد و ڕەنج و ئازارەی خەڵکەیەتی ئەوانە تاتشوا قرار نەگرێ و ئێمە مەشغەڵەمان نەچێت سەر ئەو مەسەلەیە ئەوە حتمما دەبێت چارەسەری کەین و ئێمە سعی دەکەین لە داهاتوودا
حقیقەتەن ئەوانەی کە ئێوە باستان کرد ئەوە ببێتە محوەری بۆ چوون و سیاست و هەڵوێست و تەبلیغ و هەموو شتێکی ئێمە نامان هەوێ خۆمان بەو کێشە دەروونێنە چی دیکە سەرگەرم بکەین و ئەوەندەش پێی سەرقاڵ بووین بەشی زۆری زیادی بووە بۆیە ئەگەر چی ئێستا دەزانم هەیە ئێستا وەزەکە هیچ شتێکی عەجایب نیە و دوو تەشکیلاتون لێک جیابوونەوە و کیفوانە هەر کەس ڕێی خۆی دەگا حەق و ناحەقیش ئەوە جامعە تەشخیصی دەدا ئەوە هیچ نیگەرانی نییە تاوجێ بە ئێمەش مەربوتە ڕێگا چارەمان بووە و وردە کێشانەوە خە وردە کێشان یعنی هیچ نییە ڕێگا چارەمان بۆوانەشێ ئێوە باتەوە جب بە نفوزێکە هەتانە دۆست و دوشمن تەسیر و کارکردی و کارایی ئێوە باسەکاوانە هەموو هێزی خۆتان ئەخەنە کارکە ئەمە ئەهوەن بێتەوە ئەوەی کە باسی ئەەکەن بە شێوەیەکی ڕفێقانە و بە شێوەیەکی متەمەدنانە ئەم مەسەلە حەل بێ کە هیچ کەسێک نەگەران نەبێت بەڵێ بێگومان وا دەکەین بێگومان نایڵی نیست نیگەرانیەک دروست بێ بێگومان مەسئلەیەک نییە کە تێدا ئاسیە بوو بینێن ڕێگە حەلی نەبێ ڕێگە حەلی متەمەدنانەی نەبێ ئەو ناشتە ئەوە بەڵام ئێمە دەرهەرهاڵ هەم ینی ئەخلاقەن بەعزە کارێک بویستەوە هەمیش بە پێی زەوابت ینی ئەساسنامەیەکمان هەیە تاریخێکیش هەیە مەسەلەن بۆ نمونە ئەرز دەکەم کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە هەڵبژێردایی کۆنگرەی 17 باشە و کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە هەڵبژێرداوی کۆنگرەی 18 دوو کۆنگرە کە فاصلەی 4 تا 5 ساڵ نێوانیان بوو لە ماوەی 4 تا 5 ساڵ کۆمیتەیەکی مەرکەزی تەشکیلاتیی هدایەت کردووە کە تاقە یەک ڕفێقیشی لەوە ڕفێقانە تێدا نیە دێخۆب ئەوە بلەخەر ئیلزاماتێکی ئیجاد دەکایتر کۆمیتە مەرکەزیە کە کۆنگەری ئەو وەخت هەڵبژێردا و ئێوەشی تێدا بوون و هەموو کەسیش مەشروعیەتی قبول کردووە تا کۆمیتە مەرکەزی ئێستا و کۆنگەری ئێستا کە ئێوە مەسەلەن مەشروعیەتەکەی دەبەنەژێ پرسیار تا هەمووی ئەوە ینی بەبێ حتا یەک تاقە نەفەریش کەسی ئەو لای تێدا نیە بەرەوە ئەوە خۆی شەرعیەتێک دەدا تاوجێ بە کۆمەڵە مەربوط تاوجێ بە کۆمەڵ مەربوط شەرعیەتێک دا بێن تاوجێ بە حیزبش مەربوتە کۆنگەری حزب نەگیراوە هێشتا کۆنگەری حزب نەگیر نیان گرت یعنی تازە تەوایان کرد بۆ معنا کۆنگەری حزبشان نەگرت کۆنگەری حزب 27 ساڵ بەسەریدا تێپەڕ بووە ئەوش هیچ شەرعیەتێ بە تۆ نادا کۆنگەری کە 2 ساڵ جارێک دێ بگیری 7 ساڵ ئەوەن لەوێ ئەوەندە دەرسەت کۆمیتە مەرکەزی زیادەوانە ئەمانە ینی ئیلزاماتێکی ئەساسنامەیی و ئاینامەیی و حقوقی دروست دەکەن کە بەپێ ئەو ئیلزاماتە ئێمە حتمما بەرعاتکەین ئیزافە بەر ئەوانش ئێمە دەزانین هەموو شتێک بە ئەساسنامە و بە ئاینامە ئەوانە جێبەجێ نابێ دەبێت عەقڵش بخەینە کار دەبێت تەجربەش بخەینە کار بۆ ئەوەی کە کەمترین نیگەرانی بۆ جامعە کوردستان پێک بێەوە بێگومان وا دەکەین زۆر سپاس کاک سەیبراهیمیان من پرسیارێکم نییە ئایا شتێک ماوە کە پێتان خۆش بێ باسی بکەن و من پرسیارم نەکردووە زۆر سپاس بۆ مادووبوونتان مەمنون هەرەوەندە جارێک کافی زۆر سپاس بینەران و بیسەرانی بەڕێزی رادیۆ دیالۆگ بەم جۆرەی شاتی نەکۆتایی ئەم بەرنامە هەتا چاوپێکەوتنێکی تر هەڵبمێنن بە شادی و سڵامەتی